Los Angeles. هریکم 8 کوچبرد بن آوونا دو کشتین قاچاق ده لپراوین کالیفورنیا جیانا خوش دست ددن. اندازیار و عردناسین وانه دبیجن هرمین کردان و هنجهن دنین ترکیه ده بردوامی دبن مترسیا عردها جاندابن. میشل یو خلاطا اسکار یا باشترین اکتر وردگره. جه برنامه کرد کنکشن اف دمو همی دمین و باش. سڵاو ئەم کاتتان باش و خۆشاتنەوە بۆ کورد کۆنێکشنێکی نوێ و لەگەڵ هاوکارم ساڵح دەمیجار پێکڕا لە خزمەتتاندا دەبین و سەرەتاش بە هەواڵێک لەسەر بانکی سیلیکۆن ڤالی دەست پێ دەکەین. سەرۆک جۆ بایدن جەخت دەکاتەوە لە لێپێچینەوەکردن و بەرپرسیارکردنی تەواوەتی ئەوانەی شکستیان بە بانکی سیلیکۆن ڤالی و هەروەهاش بانکی سیگنەچەر هێناوە و دڵنیاییش دەدا بە هاوڵاتیانی ئەمریکایی کە ئەژمارە بانکیەکانیان پارێزراو دەبن. سەرۆک بایدن لە ڕاگەیەنراوەکەی ڕۆژی یەکشەممەیدا دەڵێ بە هەموو شێوەیەک وابەستەیە بۆ لێپێچینەوەکردن لەوانەی بەرپرسیارن لەو ئاژاوە جێڕیە و دەشڵێ بەڕێوەبەرایەتیەکەی بەردەوام دەبێت لە هەوڵەکانیدا بۆ چاودێریکردن و ڕێکخستنی کاروبارەکانی بانکە گەورەکان تا جارێکی تر ئەمریکا نەکەوێتەوە ئاوەها ڕەوشێکەوە. سەرۆک بایدن هەر لەو ڕاگەیەنراوەیدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەردا نووسیویە گەلی ئەمریکا و کارداریەکانیش پێویستە متمانەیان هەبێ بەوەی ئەژمارە بانکیەکانیان لە جێی خۆیاندان هەر کاتێک پێویستیان بوو. ڕزگارکردن ئەمریکی ڕۆژە یەکشەممە گوت هەریکەم 8 کەسان ژیانە خۆش دەستا دەما کو دوو کەشتین قاچاغین گومانبار لە پراوین باشووری کالیفۆرنیای بناو بوون. بەرپرسێ ڕزگارکردن باژارێ سان دیێگۆ جیمس گارتلند د کۆنفرانسێکە ڕۆژنامەڤەنیدا گوت مە 8 گیان ونداکردن ئەڤ یەک ji خراپترین تراجێدیên قاچاغیە دەریایê li کالیفۆرنیایê wî got سپانî axêvekî berî nîvê şevê telefonî jimareya ڕەوشên ئاوارتە 911 کر و got 23 کەس دوو کەشتین بچووک و vekirî de hebûn 8 diyekê de û 15 diyadin de ku li perava Torrey Pines qulubî. San Diego bajarekî nêzîkî sînorê Meksîkê ye. وەزیری دەرەوەی ئێران ڕایدەگەیەنێ لە دۆسەی ئاڵوگۆڕی جیراوەکاندا لەگەڵ ئەمریکادا لێک نزیک بوونەوە هەبووە بەڵام هیچ بەڵگەیەکیشی نەخستوەتە ڕوو وەک پشتیوانیەک بۆ قسەکانی و واشنگتنیش دەست بەجێ ئەو قسانەی بە درۆیەکی پەتی ناودێر کردووە. پێشتریش حوسەین عەبدوڵڵاهیان لێدوانی هاوشێوەی داوە سەبارەت بە گەیشتن بە ڕێکەوتن لەگەڵ ئەمریکادا لەسەر سامانە سڕکراوەکانی ئێران لە دەرەوە و لەسەر ژمارەیە بابەتی تریش کە هیچ بەرەنجامێکیان نەبووە. پێدەچێت هەندێک لەو لێدوانانە لە پێناو بەدەستێنانی پشتیوانی ناوخۆیی بێ هاوکاتی ئەو شەپۆلە ناڕەزاییە بەرفراوانەی ناو ئێران. دژ بە ڕژێمی وڵاتەکە و هەروەهاش وەک هەوڵێکی تری ئێرانیش لێک دەدرێتەوە بۆ بەرزکردنەوەی نرخی ڕیاڵی ئێرانی. نت پرایس وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێ ئەوەی ئێران دەیڵێت درۆیەکی تری گەورەی ئێرانە و هیچی لێوە بەرنایەت تەنها زیادکردنی خەم و مەراقی کەسوکاری جیراوەکان نەبێت. پشتی دژمناهیا به سالان کو آرامی و اولهیا هرم خستبو مترسیه عربستان سعودی و ایران لحف کرن کو تکلین خواه جنو و آوا بکن و بالیورس خانه خواه وکن. لأفگاف شارزاد بیجن دبکو آستک نوی تفلهویه لتکلین دیپلوماتیک عربستان سعودی و به اسرائیل را زیده بکه و دبکو واشنطنجی هرس بکه. هما پشتی راگهاندنا پیمان هر دو ولاتان به نوبینکاری چینه اپوزیسیون اسرائیل او وکو تکچونه که مزن یا سرک وزیر بنیامین نتانیاهو آنی زمان. جبو رونی کرن و شیروا کرنا و بابتن ها لکولینر جنگ ساگنیچ جور جو واشنطن پایتخت به مرایه. دم باش ما مسته جنگ افری کفتن و نزیکبون عربستان سعودی و ایرانی دوی دمه دا تی چواته لگور خوندناته.
أويدية غير نورمال تشتكي نورمال كتشيد بد بل هر تشتكو نافي إيران وسعود تيدا بد بالا خلكي قالك دكشين دكو كاس باورناك او هر دو ولات بجينا اصلا بجينا درنجامكي كو تفاهمك ناف برا واندا دروز بد بل با امدزان هر دو ولات جيد فيان امنا كوكيت ناف برا واندا هي ومترسين امني كود ناف برا كو ازنا كوكي بو وان دروز دكات بشكي كيم تربت خالكي مهمي دوامجي افا كو تركيزه فوكوسه هري مظن لسر سعوده وبس كس تركيزه كمظن لسر ايراني ناكا آیا بوشي ايران دوید لگل سعود دانستاندنا چیکر لگل سعود بکیت ریکفتنکی یجمن و اوجی خالکی گرینگه و تنه قانع کرنا ایران قانع کرنا سعود نینه و قانع کرنا ایران جی كونا كوكين خال قل ولاتي مملكة عربية باردة والسر ميزكي لقال إيران دانيشة يجمن و أفا درن السبب قانع كرنا إيراني جي أفا كو حوالين فلنا في شيء تردك كو هر دچنا كو كل قل إسرائيلي كو تردبا وهم حميد زانن هفتهك نينا وان هيبك نينا كل إيراني هيري شكل درس نبت لسر بنجهكي أتومي بيل سر بنجهكي انرجي بيل سر بنجهكي حكومي بيل وجلك دعاهن كو أو هيري شارج عالية إسرائيل فتيتا تذكرن باشا ما مستجنگ يعني فرصة كمزند ورده هي چما چين يعني چينه وكو ابيجن او نافبينكاريا كو چينه كري وكو قزنجه كيش خورا حساب دكه وكو سركفتنه كجويرات ديتن چما چين دوي وقت دا بويا نافبينكار بكي صالح بسر پیوندی دروی چین اختنک هی گوتنک هی کد بیجن پیوندی دروی چین لسروی اساسی خاطی بنا کرن که هر دوره کی امریکا تیدا نبید چین خواست تیدا بید اویدیه کی مساحیه کی بو خو وکد تایبتی مثلا ولات افریقا و ولات جنوب امریکا جی افتش دیاره کو هر ولات کی هر دوره کی کو نشاط امریکی کم بین چین خوازد نشاط خو اکتیویتی خو زیاده تر کرد یجمن و مثلا خلیج جی کنداوی جی هر وصایه کو امریکا رول کی گله کی کم کنداوی نکهیه طيبتي بشتي هيريشين 2019 كل السعود هاتيا كرن جالي هوثي ينجي وكو سعود بيجي جالي إيرانيان را أمريكا تشرو لكي أريني بوخا أبدي نكر بريفا نبر لنافشي وسياسة أمريكا بيوندين دربين أمريكا كان دافيد تني لسر أساس برجواندين سياسة أمريكية أبيدية الولايات أمريكا ولسر سياسة نافخوية أمريكا هاتي درس كرن وكو نوجن كرنا عقد أطومي لقال إيراني بل السعود ولاتن دن هندك برجواندين دن هنا يان هندك بيداويستين دن هنا كو دويتن بنا چاره سر کرن و اول درفتك بو دليفيك بو تشين كوفي درفتي كوي والله هان هنكي داغرا باشا امر سر اسرائيل كو اوبوزيسيون و ركفتنا هان اگر بسركه و بچسري وكو تكشينه كمزنج سروك وزير بنجامين نتنياهو رد بينه اويك چاود كاره يعني اسرائيل چاود كاره نزيكي و يكي ببو گلو اسرائيل دبينه كو براسيجيا ومترسيك بيسر بيوندين كو اسرائيل هيفي ديكرن بعربستان السعودي را بهتر پیش بخه نخير ابيك تيكشونك نينا براستي يعني عندك نمونين دن لولات نفتشي هنا الوشاط نافين هنا وكو تركيا وكو قطر كو بيوندين خرط لقال امريكا هنا والحمان دم ده بيوندين وان لقال ايراني شي هنا و
إمارات جي بيوندين قالك خرط لقال إسرائيل بس جوازيك لفر هيا ماموستا يعني عربستان السعودي سركيشا وتورا أم ببيجن لدجي إيراني أو تورا السنية كل برامبر أم ببيجن أنيا السنية كل برامبر إيراني رادوستا راست اللي او بيوندين كنا برا اسرائيل ايران والصعود تينا كرنها نابته ابديك اتفاقي كي استراتيجيك نابته اتفاقي كي هذا البنديه كل ديجي اسرائيل بيان ديجي ولايات ليبيا يجمل فهذا يعني نكو تشتكى كو اسرائيل قالك حجي بكت قالك جي حزب كت قالك بخاطك كدرس بن لي نابته تهجونك بو حكومه اسرائيل يجي حتى نجيت وين راديك وسعود ببته هوا البندي إيراني متفقي إيران أو شيء تونس نابت راستي مهم أباكو بيوندين سعود وأمريكا دي شوابه وبيوندين سعود وأمريكا بيوندين ميجوين أبجت هيك ناشن شو أجر بكرتي ما مسجنج دما مجالك يمت برسوا من الدعوية في بكرتي بدي أجر تجوت أمريكا كو أم بيجن بري بيهتر بالا خدس الروشة نافخي بيهتري كو بده هرمه وديار بو حتى السر أستا سوريا وان ولاتين وهرمه كو سوريا هنكي أمريكا هنكي فدكشة تدبيجيكو أو بشتي فيري كفتني وأمريكا حسب كي بكي كبراسي فلا هيك الهرمه يشتي ودفي جارك دين داغرة أجر تبكرتي برسوا نخير چونکه او والله رول سیاسی امریکا نافچه لسر اساس سیاست نافخوی امریکا و سیاست نافخوی امریکا رینادت که حکومت امریکا دخل خود زیاده تر بکن کاروبار در هند او والله دی هر بمینت و بر هندی جی سعود و ولات دن و اسرائیل هندک چاره سری تایبت بو خود درست کن بو خود بینن دا کد نبونا امریکا دا کارن وان و برجو ایمان بوری بچه لکولینر جنگ ساگنش تجور جواشتان پایتخت مرابوی سپاس بو واناگایان سەرۆکی تورکیا سەردانی ناوچەی هەتای دەکا و لەوێش دەچێتە ئۆردوگاکانی ئەو خەڵکەی بەهۆی بوومەلەرزەکەی مانگی ڕابردووە بێخانە و ماڵ ماونەتەوە. بەهۆی ئەو بوومەلەرزەیەوە سەدان هەزار کەس لە 11 ناوچەدا ناچار بوون لە ناو چادردایان لە شوێنە کاتیەکاندا بژین. بەپێی ئامارەکانی حکوومەتی تورکیا تا ئێستا 4,975 کەس لە ئاکامی بوومەلەرزەکەی ڕۆژی 6 مانگی 2 گیانیان لەدەستداوە و 6,278 کەسیش لەو ژمارەیە خەڵکی بیانی بوون و زۆربەی ئەو خەڵکە بیانیەش ئاوارە سووریاییەکان بوون. ڕەجەب تەیب ئەردۆغان و حکوومەتەکەشی کەوتنە بەر ڕەخنەوە و پێیان دەگوترێ هیچیان نەکردووە وەک ئامادەکاری بۆ پارێزراوی خەڵک لە بوومەلەرزەکان. اندازیارو اردناسین باجار وانه دبیجن گلک باجارین هرمین کردان و هن دورین دنین ترکیه دبن مترسیا بردوام یا اردهجان دانه او شیرتان دکن که دا آواکرنا آواهیان دا دوی سبروج جه و بنگهن وان آواهیان لبرچاوان ورن گرتن. پمنیر دنگی امریکا عرف اصلا راپورتک هیه. Zemin durumları, kırmızı bölge çok tehlikeli. Liwanê li ser ertejê semînerek bi navê li hember afetên xwezayî, aqil û zanistî hat li darxistin û hejmarek partiyên siyasî û rêxistinên saziyên sivîl beşdar bûn. Di semînerê da behsê sedemên ertejan, qala giringiya çêkirina avahiyan û piştê ertejan pêdiviyên bo sexlemiya mirovan hat kirin. Zanyarê ednigariyê Mesut Bor dibêje ku nehedu tabaqayên mezin erdê Anatolyayê û herêmên ku piranî Kurd li ser dijîn kaç dike û ev dibe sedema ertejan. Anatolya, Kurdistan derece yekemîn da erdê ertêjayê. Hinde levha hene bineva tabaka levha. Belê Kurdistanê da du levha axa Kurdistanê bilind dike. Ji ber hindê deprem gelek cara çê dibe. Serokê Odeya Mîmar û Endezyaran İMOyê Wanê Mikail Atîk got ku bajarê Wanê jî li ser xeta ertejê ye û divê li gor vê rastiya avahî werin çêkirin. Atîk her wiha got ku li gor tespîtên wan niha li bajarê Wanê nêzî 10,000 avahiyên li gor rêgezên plana îmarê nehatine çêkirin. هوا و هردا گنی کسی بیگیره دا جمپ که و دا آن جمپ که وقتی وانه افتشکومه تازه بودی او پایان تازه بودی دکته اولی دفیانه دک مازن هوده چی بید
از بیش بهتر رفت که 2011 دا 260 کس کشته ارتش دا وی جالب تبر فیلمزی که 10 قطعی 15 قطعی کس نمیشت. در ارتجا مرشه دا جی هات بودیتن کو آواهین کل پساران آن کل قنطارن چیایان هاتی چکرین پرانیان وان زرانه دیده بو لی آواهین کل دشتان هاتی چکرین پرانیان وان ویران بو بورجی بالدکیشنه سرویه که او دبیجه کو دوی باجار لقنطارن چیایان وره چکرین خوانیه خواه بلا نزیک چیایا چی بکن و هکی اردت نرمزی بچیکن گره بلا گله ساغلام بچیکن gereken şöyle bu saziye değil üniversite ve o dedi yapmayı topen jiguri bir planak çeker jiguri bir bilgi avarken هیجای گوتنه کو د شش سباته دا لمرشه دو ارتهجم به حس پیکاتبون و 10 باجار ویران بوبون لگور هجمارن داوی فرمی نیزی 5000 کسی جان خوش دستایه عرفستان دنگ امریکا سەرۆکی تورکیا ڕایگەیان ڕۆژی چواردەی مانگی پێنج هەڵبژاردننی تورکیا دەکرێت و دەشڵێت خۆی و هاوپەیمانەکانیشی دەخوازن ڕۆژی هەڵبژاردن وەرپشەرخێنن بۆ سڕینەوەی لێکەوتەکانی بوومەلەرزە وێرانکارەکەی ڕۆژی شەشی مانگی دوو. ئێستا شەش لایەنی ئۆپۆزیسیۆن کاندێدی خۆیان دەستنیشان کردووە بۆ سەرۆکایەتی تورکیا و وەک چاودێر دەڵێن کەمال کلیژداروغلو لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغاندا دوو جەمسەری تەواو لێک جیاوازن. دکتۆر ڕێبوار فەتاح شارەزا و شیکەرەوەی سیاسی لە ڕێی سکایپەوە ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. دکتۆر ڕێبوار سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت و ئەمەوێ بزانم لە ئەوەها ڕەوشێکی سیاسی و داڕمانی ئابووری و وێرانکاریەکانی بوومەلەرزەکەدا چاوەڕوانەکرێ ئەم هەڵبژاردنەی مانگی پێنجی تورکیا هەڵبژاردنێکی ئازاد و ڕەوابێ؟ بەڕاستی ڕەوایی یا ڕەوایی و قانونی هەڵبژاردنەکە لەژێ پرسیارایە چونکە لە بوومەلەرزەکە زۆر بەداخەوە 50,000 کەس کوژراوە 600,000 ماڵ ڕووخاوە و 14 ملیۆن کەس ئەمانە تورک نەک ئاوارە 2 ملیۆن ئاوارەی سووریاش بڵین بوومەلەرزەکە کاری تێکردووە لەم دەوروبەرە بەڕاستی زۆر زەحمەتە بتوانین هەڵبژاردنێکی ڕەوا بکەین هەرەوە نییە چونکە ئەگەر 50,000 کەس کوژرابێت و 14 ملیۆن کەس کاریگەر بوو بێ لەسەری ئەبێ چەند کەسی دیکە لەو تۆڕە کۆمەڵایەتیە کاری لێکرابێت زۆر زەحمەتە بەڕاستی بتوانم قانونیەتی یا شەریعەتی بەمێ. بەڵێ دکتۆر بەڕای تۆ لە نێوان ڕەجەب تەیب ئەردۆغان و کەمال کلیژداروغلودا کە دوو دنیابینی ئێجگار جیاوازیان هەیە ینی و کوردواتەنی مەگەر هەر تەنها خوایان یەک بێ ئەجینان لە هەموو شتێکدا جیاوازن کامیان ئەتوانن نوێنەرایەتی گەلی تورکیا دەنگدەرانی تورکیا بەدەست بێنن بەڕای تۆ زەمینەکە بۆ کامیان زیاتر ڕەخساوە؟ ینی زەمینەی لەسەر ئەرزی واقع وەک کلیژدار گونجاوترە بەڵام بۆ زیرەشی و بۆ ئایدۆلۆژی و بۆ ئەوەی کە توانیوێتی هەستی خەڵک بهروژێنێ بە تایبەتیش بە ڕێگەی ئاین و بە ڕێگەی دەمارگیری نەتەوایەتی لە لای من ئۆردوغان کاریگەرترە چونکە بیرمان نەچێت خەڵکی ئاسایی دەنگ دەدەن ئەو خەڵکەی کە دەنگ دەدا دەکەوێتە ژێر ئەو کللتورەوە کە تایدا پەروەردە بووە لە دیدی منەوە ئۆردوغان لە 20 ساڵی ڕابردووە توانیوێتی کللتورێکی زۆر جیاواز لەوەی پێشووتر لە تورکیا بچەسپێنێ بیکا بە تورک ئەو کللتورە جیاوازە دکتۆرەگەر یارمەتیم بی زیاتر بنچینەکەی ئاینە یا بنچینیەکەی نەتەوەپەرستیە لە تورکیاە کامیانە؟ هەردووچێتی دوو سەرن کە لە یەک جیا نابنەوە ئۆردوغان لەو 20 ساڵات توانیوێتی کە هەموو دەستگایەک ئەگەر دیموکراتی بووە بە پێشتر لە ناوی بەریەوە بیکا بە دەستگایەک کە خۆی ئەیەوێت دەستگایەکە لە لایەشی ئیسلامەتیە لە لایەکی تری قەومیەتێکی زۆر تونڕەوە دیارە ئەو بینایشی لەسەر کۆمەڵێ شت کردووە بە تایبەتی لەسەر کورد کردوێتی چونکە دایما باسیەوەکە کە تەرۆریست لە ناوە بە ئەو تەرۆریستە لەویا هەمیشە کووردە
ینی ئۆردوغان توانیوەتی زۆر سەرکەوتوانە هەنگاوی وا بنێ کە ڕەنگە ئاتاتورکیش بمایە نەیتوانیا و هەنگاوانە بنێ بەڕاستی ناتوانین خۆمان لەوە بشارینەوەکە ئۆردوغان زۆر سەرکەوتو بووە تەنانەت لەو بوومە لەرزەیەشە ئێستا زمانێ بەکارێنیەکایی بێتە پێشەوە خۆ ڕەنگە پێشخستنی هەڵبژاردنەکە پەیوەندی بۆ بوێ کە بۆ ئەوەی کێشەی بۆ مەلەرزەکە قوڵتر نەبێتەوە کێشەی کۆمەڵایەتی و ئابووری بۆ مەلەرزەکە قوڵ نەبێتەوە بۆی بتوانێت بە زووترین وەخت خۆی دەرباس بکاتی باشە لێرەدا دەنگدەرانی کورد بە تایبەتیش مەبەسم لە هەدەپەیە هەدەپە دەتوانێت چی بکات چ جۆرە متمانەیەکی هەیە ئەم جارە ئەگەر دەنگیدا ئەو داوایانەی نەتەوەی کورد لە تورکیادا وەکو ڕێکەوتنیێکی کۆنکریتی لێبێ کە پەشیمان بوونەوەی بەدوادا نەیە چ متمانەیەک هەیە بۆ هەدەپە جاایە لەگەڵ هاوپەیمانێتەکەی ئەردۆغانە بێ یا لەگەڵ هاوپەیمانێتەکەی شەش لایەنەکەی ئۆپۆزیسیۆنە وەکو دەنگدان مەبەستوە بە بۆ چوونی من کورد هیچ گەرانتێشی نییە بەڵام ئەوەی کە لە بەرژەوەندی کووردە هەموو میدیای جیهان و میدیای تورک و میدیای ناوچەکە دان بەوەدا دەنێن کە دەنگی کورد کە لە سانەوەی کورد لە باکوورە لە تورکیا دەنگ بە هەدەپایە یەکلاکەرەوەیە لە هەڵبژاردننی ئەمڕۆدا ئەمە هەواڵێکی زۆر باشە بۆ کورد بەڵام بەڕاستی ئەو بەشەکەی تری پرسیارەکەت کەوتۆتە سەرەوەی کورد تا ئێستا چی کردووە ئایا توانیوێتی ئەوەنگە زیرەک بێت ئەوەنگە سیاست بزانێ کە زەمینەیەک بافێنێ جێ خۆی بکاتەوە بە قەناعەتی من نەیتوانیوە پێدەچێت کە دەنگی هەدەپا پچێ بۆ مێزی شەشکەسی کە بڵین ئۆپۆزیسیۆنە لەگەڵ هەموو ئایبێشیشە کە هەیە بیرمان نەچێت کلیژدار یەشێ بوو لەوانەی کە حیزبەکەی کلیژدار یەشێ بوو لەو حیزبانەی کە پارێزبەندی لەسەر سەلاحەدین دەمرتاژ لابر بوو خەنە زیندانەوە یعنی کورد لە دووڕیانێکی زۆر سەختایە وەڕەنگە ئەمانە هەمیشە لێوەی فێرە بین وە ڕەنگە کورد لەم هەڵبژاردنەوە زۆر فێر ببێت جنابەت ئاماژە بەواکەی دکتۆرەڵی کورد نەیتوانێت بێتە خاوەنی بەرنمەیە کە بتوانێت مافەکانی خۆی تیا جێ بکاتەوە و جێگیریان بکات لە تورکیادا کورد چۆن بتوانێت ئەوە بکات لە کاتێکا کە زۆربەی هەرە زۆری ڕێبەرە سیاسیەکانی لە زیندان راون کۆتوبەندێکی ئێزجگار زۆر لەسەر جموجۆڵە سیاسیەکانی کورد و لایەنە کوردیەکانی شەیە لە تورکیادا یعنی لەلایە کورد پەرش و بڵاو لەلایە خەباتی کورد پەرش و بڵاو بۆ نمونە قەندیل ئایا ئەتوانین قەندیل بە شەریعەت دابنین لەم ڕۆی جیهانە ئەمە پرسیارێکی زۆر گەورەیە ئایا کورد دەتوانێت دەستبەرداری خەباتی چەک بێت و هەموو توانای خۆی بخاتە خەباتێکی سیڤڵ و نێودەوڵەتیەوە بیرمان نەچێت لە ڕۆژگاری ئەمڕۆوە خەبات تەنیا لە ناو وڵاتێکان نییە بەڵکو لە دەرەوە کاریگەرترە بە بۆچوونی من کورد لە تورکیا لە دوو لاوە شکستی خواردووە لەوەدا کە بتوانێت کامپینێکی نێودەوڵەتی کارا دابمەزرێنێ بەوەی کە پرۆگرامێکی هەبێ بۆ تورکیا و بۆ داهاتوو تورکیا کە کوردیش لەویا پێکاتەیەکی کاریگەر بێ لەلایەکی ترەوە کورد نەیتوانی و دەستبەرداری خەباتی چەک بێت کە بەڕاستی بەڕاشکاوی ئەڵێم لە ڕۆژگاری ئەمڕۆوە هیچ جێیشی نییە دکتۆر دوا پرسیارم ئەگەر بکرێت زۆر بە کورتی وەڵام دەیتەوە بە پێی ڕاوەرگرتنە گشتەکانی لە تورکیا دەکرێن هەردووکیان هەم کلیژداڕۆغڵ و هەم ئەردۆغانیش لە ئاستێکی نزمی ئاستی جەماوەری خۆیاندان کاندیدی سێهەم ئەگەر دروست بێ دەتوانێت جێ ئەوان بگرێتەوە زەحمەتە هەر ئەوەی کە شەش ئۆپۆزیسیۆن هەیە شانی ئەیا کە ئۆردوغان توانیوێتی ئۆپۆزیسیۆن چۆن لە توپەت بکات ئەوە سەرکردنە بۆ ئۆردوغان بەڵام ئێستا بڵێیت کاراکتەرێکی کە بێتە ناو ساحەکە و بتوانێت ڕێیەکی زۆر وەربگرێت نازانم خۆ ڕەنگە هەدەپە تەنها حیزبێک بۆی بتوانیەوە بکات چونکە زۆر زەحمەتە مانگێ پێش هەڵبژاردنەکە یا چەند ڕۆژێک پێش هەڵبژاردنەکە حیزبێکی تازە بێتەکایەوە بەڵام ئەگە هەدەپە توانێت بە پرۆگرامی پێشویەوە بەشداری بکە بە قەناعەتی من ناڵێ مەی بردەوە بەڵام جێ خۆیە کردەوە
دکتۆر ڕێبوار زۆر سپاس دەکەم بۆ بەشداریەکەت. سپاس و پێزانینە. دەنگ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب بدن پیزانین و نوچین جیهانه. ئیسرائیل لە ئەمارێکی چەک و تەقەمەنی لە ناو سووریادا دەکاتە ئامانجوو لەو هێرشەدا دوو چەکداری سەر بە کۆماری ئیسلامی ئێران کوژراون. ئەو هێرشەی درنگانێکی ڕۆژی یەکشەممەی ئیسرائیل وەک ڕامی عەبدوڕەحمان سەرۆکی ڕێکخراوی سووریایی ڕوانگە بۆ چاودێری مافەکانی مرۆڤ دەڵێت ئەو ئەماری چەک و تەقەمەنیە هی هێزێکی سەر بە ئێران بووە و کەوتۆتە نێوان تەرتوس و هەرێمی حەماوە و دەشڵێ بێ لەو دوو چەکدارەی سەر بە ئێران کە کوژراون سێ سەربازی سووریاییش بریندارن. سانا ئاژانسی فەرمی دەنگوباسی سووریا دەڵێ لەو هێرشە ئاسمانیەیدا ئیسرائیل موشەکی بەکارهێناوە و لە باکووری لوبنانەوە موشەکەکانی گرتوۆتە ئەو ناوچەیەی ئەمارە چەکێکەی لێبووە و دەشڵێ هێزە سەربازیەکانی وڵاتەکە توانیویانە ژمارەیە لەو موشەکانە لە ئاسماندا بتەقێننەوە. زارۆکên cîhadiyên biyanî futbolê li yarîgeheka Axîna navendeka Bakur Rojhilatê Sûriyê dilîzin ku destelandarên Kurd hêvî dikin dê alîkariya zarokan bike ku li ser îdeolojiya dewleta İslamî mezin bûne. بهتر پێنجە نوگەهشتیên di navbera 11 û 17 salî de di nav de jî rojavayiyên ji Amerîka, Brîtanya, Fransa û Almanyayê li navenda Orkeş ya nêzîkî bajarê Qamişloyê ne. Agahiyên bêhtir di vê raportê de. لە سنتەرێک لە ناوچەی باکووری ڕۆژهەڵاتی سووریا لە نزیک شاری قامشلی نزیک لە سنووری تورکیا دەسەڵاتدارانی کوردی هیوا دەخوازن ئەم سنتەرە یاریدە دەربێت لە ڕێی ئامادەکردنیانەوە ژیانی ئاسایی بۆ ئەو منداڵە تەمەن 18 ساڵانە و گەڕێننەوە ئەوانی بە ئایدۆلۆژیای گروپی دەوڵەتی ئیسلامی گۆش کراون. ئامانجی سنتەرەکە سەرپێخستنەوە یان ڕاهێنانەوەی ئەو منداڵانن کە لە نێو سنتەرەکاندا ئەوەی بە سنتەری ئۆرکێش بۆ ئامادەکردنەوەی منداڵان دەناسرێت. ئەم پرۆژەیە لە دوو بەشی سەرەکی پێک دێت کە بەشی پژگیری دەرونی و هەروەها بەشی خوێندن و فێرکاریە. پتر لە 50 منداڵ کە تەمەنیان لە نێوان 11 بۆ 17 ساڵانەیە ژمارەیەکیان لەگەڵ باوانیان لە بریتانیا و فەڕەنسا و ئاڵمانیا یان ئەمریکاوە هاتوون. ئەم سنتەرەی 6 مانگ لەمەوبەر کرایەوە یەکەم ناوەندە کە هەوڵی سەرپێخستنەوەی کوڕانی بیانی دەدات لە ناوچەی باکووری ڕۆژهەڵاتی سووریا ئەوەی لە ژێر دەسەڵاتی کوردیدایە لەو ناوچەیە کە بەندیخانەکان و کەمپەکان پڕن لە هەزاران لە کەسوکاری گروپی دەوڵەتی ئیسلامی لە پتر لە 60 وڵاتەوە. ئامانجی درێژخایان لە پرۆژەکەمان ئامادەکردنی ئەو دەست بە سەرداگیراوانەیە هەتا بتوانن لەگەڵ کەسانی دیکە بگونجێن و لەگەڵ کۆمەلگاکان تێکەڵ ببن دوای ئەوەی ڕادستی وڵاتەکانیان دەکرێنەوە. ژمارەیەک لەو کوڕانە کە وا یاری لە یەکێک لە ژوورەکاندا بۆ کات بەسەربردن دەکەن هەر کاتێک ئەو کوڕانە بوونە 18 ساڵان پێویستیان بە پرۆگرامێکی دیکەی ڕاهێنانەوە دەبێت بۆ ئەوەی وڵاتەکانیان وەریان بگرنەوە. بەدڵنیاییەوە ئێمە گۆڕانێک بەدی دەکەین. ناتوانم بڵێم گۆڕانێک لەو کۆڕانەدا لە ماوەی شەو ڕۆژێکدا دەبینین بەڵکو بە قۆناغ گۆڕانکاریەکەتی یایاندا ڕوودەدات. یەکەم هەفتە وەک دووەم هەفتە نییە و دووەم هەفتەش وەک سێم هەفتە نییە. منداڵانی جیهادیەکان ئەوانەی لە سنتەرێک لە ناوچەی باکووری ڕۆژهەڵاتی سووریا وا یاری تۆپی پێ دەکەن دەسەڵاتدارانی خۆسەری کوردی هەوڵ دەدەن ئایدۆلۆژیای گروپی دەوڵەتی ئیسلامی لە مێشکیاندا نەهێڵن. جیاوازی لە نێوانیاندا هەیە هەندێکیان کاتێک بۆ یەکەم جار دەگەنە ئێرە نازانن چۆن مامەڵەمان بە چاو لەگەڵدا بکەن بەڵام دواتر فێر دەبن هاوکات ژمارەیەکیان تێکەڵ بە هاوڕەکانیان نەدەبوون بەڵام پاشان کەوتنە قسەکردن لەگەڵ یەکتری و ڕوانگەی خۆیان دەردەبڕی هەر بۆیە دەڵێم بەڵێ گۆڕان تیایاندا بەدی دەکەین بەڵام بە قۆناغ. هێزەکان بەڕابەرایەتی کوردی و پشتیوانیکردنی هاوبەندی بەڕابەرایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێشەنگی شەڕیان دەست بە داعش لە سووریا کرد و ئەو گروپیان لە دوا قەڵاو بنکەیان لە سووریا لە ساڵی 2019 و دەرنا.
نحن لا نرغب بوجود الأطفال. ئێمە نامانەوێت ئەم منداڵانە بە شێوەیەکی هەمیشەیی لە سنتەرەکاندا بمێننەوە، بەڵام بەڕاستی هەوڵە دیپلۆماتیەکان سستن. هەر بۆیە پێمان وایە کە دامەزراندنی سنتەرێکی نوێ بەم شێوازە زۆر باشترە. لە ئێستادا کاتێک باز لە ڕاهێنانەوەی منداڵان دەکەین، ئێمە تەنها باز لە 100 یان 200 منداڵ ناکەین. منداڵانی زۆر هەن کە پێویستیان بەسەر پێخستنەوە هەیە، ئەوەش لە ڕووی استراتێژیەوە کارێکی باشە. بەدەیان هەزار لە نێویاندا کەسوکاری جیهادیە گوماندێکراوەکان دەست بەسەر کراون. لەو کاتەوەی کەمپی ئەلهۆل و ڕۆژ لە ژێر دەسەڵاتی کوردیدان لەوانە نزیکەی 10,000 کەسانی بیانی تەنها لە کەمپی ئەلهۆڵدا ژیان بەسەر دەبن. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. د سردانا خویا باکوور روجلات سوریه ده سرکرده فرمانداری ناوندی امریکی سنتکوم جنرال مایکل کوریلا رخصتنا دولت اسلامی داعش وکو ارتشک دیگرتیگه دا بناف کر وی گوت اگر اف گروپ آزاد ببه ده ببه مترسیه که مزن لحرمه و لدروی حرمه جی شبو آگاهیم بهتر و شیروکرنا و مجاره نها دکتور فرید سعدون شیروکار سیاسی جبارجار قامشلوی بریا سکایب بمرایه دم باش دکتور فرید هون وی اخافتن و نرخاندنا کوریلا چاوا شیروه دکن آنکو داعش اف گروپا تیک چوی چاوا دکاره بمینه ارتشک لحرمه روزباش يعني براستي ما دوباره كريه مقالك يعني سر زمان يعني اف كامبينج انا كابونا وك زندانج داعش او كامبانان دنيد عمد يعني وك روجك يعني وك بومبايك دمكي يعني روجك جروجان وبيت قاندن ولا اف كسانات درب بن دما وك درب بن يعني قالك الله من وانا هنج رولك منظم ولك خراب ويراني دهم دري روج الله كردستان ده بيك بينن جبر جبر يعني امليد نرن اف كامبين هانيج انا يعني اف زندان مالبات داعشيتي دنا بصالات شي ودندري فان صالات جي يعني گنجه وانا مزم بون يعني هنكي نو چه بونه نفشكي نو چه بويه اواناج او كساناتين پروردكرين لسر دست داعش جبر كسين هندرين كامبيد يعني مخابن يعني كام بخه بويه وك سيستمك بويه وك ريخستنك داعش يعني خو تنظيم كرنو خو بريف برنه سازين خو چه كن هندري فان كامباند وخوش يعني بو زلال بو هاتي اشكره كرن اوانان زاروکن خو گنج خو پرورده دکن لسر رامان و لسر درچوین داعش جبرولوجی يعني اوانا يعني خود بینن ويروجا كجروجان واوانا درن ودريك آمده بن دماغ دركتن نافخلكه دما دركتن دربين ديوارن بان كامبان كاربن جانا كانون ببينن او جانا هنجي لغور رامان وانا لغور يعني امكارن فيجن او هلوستن تندي باوريا وانا بيتي باشه دكتور فريد بله يعني مديتنا هاد رابورا بري فيدا كو چاوا دستلادارين خوجهي هول ددن كو هند چارچوي هندك بروجرام دا اف جوانين كو ام بيجن زاروكين داعش نوان جار پرورده بكنو او ام بيجن مجيه كو جاليه داعش مجيه وان كو هاتيه ششتن جار كدن پرورده بكنو جنوبا داخل نوفا جيفاكي تدبيجي يعني او بروجرام تيري ناكن كو حتى جارك دن اف ايديولوجيا هان خرد بد لفان كامبان يعني بنر اف ايديولوجيا هان يعني اف رمان نجلسر مزن بونو لسر پرورده بونا اف رمان بصد سالان 1400 سال وانا تشي يعني دسبيكا خوارج حطاني رجا ايرو اف قناغن دريج ديروكا اسلامي درباس بي وكسن تندا وكسن يعني نرين ترورستي هاتنه افكرن اماده كرن ده روجا كده ده روجا ده ساله كده دواز تنكر مجي وانا بوغر بر اويا مجي ملتكي يعني براستي پرچاكي مازن نفشكي مازن جملت اسلامي باوريا وينا بفان رمان هانين تي ولسر ورمان هاتي كدي كرن هاتي خدي كرن تنكر مجي وانا درخ به حساني وريفبريا خسر يعني دما بخاز جوي ورتنا هاني شيء قالي كاري بيرنا بج الين يعني الين سازين ناف دولتي بتنا خو نكار يعني بكاربي چندا ام دزانه يعني ده هزاران دوا كامباد يعني برين وانا يعني رجاء حرب بلند او زاروك او جوانا ندريبا كامبين هاني ده بلکه 5,000 کس جوانا هنه و چاوری و بری بتنا خوی کاره يعني بکارو باری پرورده کرنا وانا ویرا به ادبیجم ابا علی کاریک ناف دولتی یر دوی استازی ناف دولتی علی کاربن حسانی کی کاربن
وی مجی هانه بگهرن اواجی سال جیر دوین سازی جیر دوین جواد جیر دوین اکادمیسیان جیر دوین یعنی گلک آلاف جیر دوین حتی نگه کارمن وی مجی هانه بگهرن ولی بحثانی نایگوار باشه دکتر فرید یعنی امریکا کوب خواه مترسیه در دخپیش یعنی کود بیجه او آرتش شکل دیگرتیگه هیده دما کو آزاد به دبی آرتش شکل وقت به دکاره جاره کدن وان هریمان کنترل بکه یان جداگیر بکه و دمه امریکا بخواه یعنی ریوبریا خواسر دستلدارین کرد با اوی کی تایبت چش امریکای دخوازن کو تو دبیجی بحثا حول نابنتویدی کی امریکا چواد کاره سرکردایتی وان حولان بکه و نهیله کو اف گروپ گش ببه يعني وقت ريفبرية داي خو يعني كرين يعني جرك دادگاه كناف دولتي هبال في دفر هانج بو قريبا يعني وكسا پشتی دادا کرنا وانا يعني ريكش وانا ببين يا وقرن ولات خو ولات وانا رادستي خو بكن افشتاج حطاني رجا ايرونا بقلك ولات وانا انا وكسنا ناخذ وانا وقرين جم خو والدفرين وانا ايجادنا ولات وانا دخرابيا بكن يا كارن تيرورستي رابن فأبياجد بترجريك كدنارين عماده أمريكا بخواز على كاربن نبس واني دور پیش کرنا و یا و گرتیگاه يعني نبس پاراسنا و گرتیگاه اواد بي على كاربن بمچلو كاربن جوانا خلاص بن يعني چلو داويا وانا بحطاني انا كاجي او على كاري تني نج على امريكا و نج على دولتين يعني ايج هم كيماسي امبيجن يعني ايج الجمع انا بتشتكي بالكيش جرينج مترسينا كيلسر او لا هي وانا شد حطاني رجايرو اوانا نه پیشگیری رهبری ناکن که کاربن یعنی داویا به داعش هانه بجبر ولی یعنی ایروج امریکا ته خواستن اف کاری هانه یعنی پرچه به یعنی شبدو جدا به ای مزنی گدزندان دنا وانا بین بر دادگاه هانه یعنی و بین ریکش وانا بین رادستی ولات وانا بکنیا وانا باب زندان دبرن دی یعنی نه دروج افاف قدرم ای گنج و خورت و زاروک بن یعنی زاروک وانا بشين پرورده و بشين دبستان جوانا ريك جوانا بين سازيا جوانا بين جوا بين پرورده كنج نفر افكار مزن يعني وقت ما قلت بدا حزارانه ريبري تنا خو نكار كد بيش جينا بدولتي هذا ونما امريكا الفري يعني وامريكا دبيج مترسينه كي لسر او هي امريكا بخش كن دبيج عبدي بري حال دبي هولن هفبش بالدفي درباري دكتور برسامنا داوود في درباري لسر اصلا جيفاكي هو الفقد العردين اللي دري لسر اصلا جيفاكي او مترسيه هاند نافا جيفاكي دا دياره يعني ام بيجن راس الكامبان دا اف مترسي رنجه هبه بس للدرفه تشتكي وا هي يعني تهست هي کو او ورن حمبس کرن اگر جارك دن ورن آزاد کرن يعني لگور گهاتی دوباره کرن و سرپیهاتی دور مده چی بونه دما گو کسان زندان درونی ارزگار دن و بدگرن ناو ایلین خو ناو عشیرن خو بدنار وانا حمیز دکن يعني ما قلت يعني ابرمان نهانه بلافكرين ابن بلد يعني ملت مسلمان باورياينا يعني نفشك مازن ام دبيجن باورياينا بوان رمانان تلجبرولو جدما گو اوانا إشخور ريكد بينن ودر ما سينام بلد بن زودين حنبي ذكر نمازج علي عشاري إيه دالي فرات دوي دبر هانه يعني دبر بلين نرينا تجيش تزدعوا اللي بورنتكم دكتور فريد دما مكيمه دكتور فريد سعدوني شرفكار سياسي تش باجاري قامش لوي مراوي قال لك سباس شوفوا يعني زايلي دهنان برنامجي فرهنجي هنري بشي كردي دنجي امريكا من اسوا شباب لو واشنطن دي سي هردو هفته جاري دب من میوانی ماڵەکانتە لەگەڵمان. جیاوازی ڕوانین و ناکۆچیەکانی نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانی عێراق تا ئەندازەیەکی بەرچاو کێشەی بۆ هەڵبژاردنکردن لەو هەرێمەدا دروست کردووە. ئەوەی جێی سەرنجە هەموو لایەنەکان دەڵێن دەبێ هەڵبژاردن لەم ساڵدا بکرێ بەبێ ئەوەی هەنگاوێکی کۆنکریتیش نرابێ بۆ ئەنجامدانی ئەو هەڵبژاردنە چاوەڕوان کراوە. پشدەر بابەکر چاودێری سیاسی لە هەرێمی کوردستانەوە ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە کاک پشدەر سواز بۆ ئامادەبوون و هەروەک لەو پێشەکێشدا باسم کرد هەموو لایەنەکانی هەرێمی کوردستان جەخت دەکەنەوە لەوەی ئەبێ هەڵبژاردن بکرێ بەڵام هێشتا دیار نییە ئەو هەڵبژاردنە ئەکرێ یان نا. ئەمەیە بزانم کێیە کە نایەوێ هەڵبژاردن بکرێ. زۆر سپاسان دەکەم سڵاوڕێزم هەیە بۆتان. لە ڕاستیدا حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستانن هەڵبژاردن بکرێ بە تایبەتی سێ حیزبە بەشدارەکەی یا پێکێنەرەکەی حکوومەتی
هەرێمی کوردستان ئەوانی شێکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات و بزوتنەوەی گۆڕان ئەم سێلایەنە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی دەی 2021 شکستێکی گەورەیان خوارد و ڕێژەی دەنگەکانیان و ژمارەی دەنگدەرانیان زۆر کەمی کرد. وای کردووە ترسێکیان هەبێ فۆبیایەکیان هەبێ لەم هەڵبژاردنەدا زەڵبەی باشیان بەردەکەویان باستەوە دەکرێت ئەگەرێکی بهێزەوەی ڕەنگە نەتوانن حکوومەت تەشکیلکەن و خەڵکی تر وەلایانی تر حکوومەت پێک بهێنێت. ئەمە وای کردووە کە بەڕاستی هۆکارێک هەبێت یان بەدیدی ئەو لایەنانە شتێک هەبێت لە ژێر پەردەدا هۆکارێک دروستکەن بیانوویەک دروستکەن بە بیانووی ئەو بیانووی ناکۆکی لەسەر یاسا هەڵبژاردن یا لەسەر پێکاتەی لە کورسی پێکاتەکان ئەم بیانوانیان کردوتە پەردەیەک یان بیانوویەک کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە دوا بخەن ئەگەرنا پێم وایە ئەو سێلایەنە کۆک بوون لە هەڵبژاردننی هەرێمی کوردستان پەرلەمانی هەرێمی کوردستان دوا بخەن. بەڵێ باشە ئێستا کە باز لەوە دەکرێت جەخت لەوە دەکەنەوە کە دەڵێن دەبێ هەڵبژاردن کرێ هەڵبژاردنکە وەکو پێداویستیی ناوخۆیی هەرێمەکە لی دەڕوانرێ یا ئەو فشارە دەرەکیەیە کە لەسەر هەرێمی کوردستانە وها دەکا بڵێن ئەبێ هەڵبژاردن بکرێ. لە ڕاستیدا من پێم وایە ضرورەتێکی ناوخۆییە بەتەکید بە تایبەتی کە پەرلەمانی هەرێمی کوردستان ماوەی بەسەر چووە شەرعیەتی نەماوە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت کە شەرعیەتیان لە پەرلەمان وەرگرتووە ئەوانی شەرعیەتیان نەماوە ئەو موسسە و کۆمیسیۆنانی کە شەرعیەتیان لە پەرلەمان وەرگرتووە ئەوانی شەرعیەتیان نەماوە لەبەرەوە بەتەکید ضرورەتێکی ناوخۆییە. بەڵام شان بەشانی ضرورەتی ناوخۆیی بەڵێ پشاری دەرەکیش هەیە. یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات بە حەقیقەت یعنی تۆزێ کێشیان هەیە لەگەڵ مەسەلەی دیموکراسیە زۆر حەزیان بە دیموکراسی نییە. هەر ئەمە ژوای لێکردوون کە لێرە بڕوایان بە قەزێ بە بەشێک لە دیموکراسی هەبێ لەو لا بڕوان بە بەشێکی تر لە دیموکراسی هەبێ بەڵام وەکو کۆی پاکێجێک بۆ سیستمێکی باشتری حکومڕانی وەکو دیموکراسی وەکو بەدیلی سیستەمە دواکەوتوەکانیان بەدیلی سیستەمە داخراوە دیکتاتۆرەکان لی ناڕوانن. هەر بۆیە دەبینین کە لە مێژووی پەرلەمانی کوردستانە چەندین جار بە ئارەزوی خۆیان تەمەنی پەرلەمانیان درێژ کردوتەوە تەمەنی حکوومەتیان درێژ کردوتەوە بەبێ ئەوەی کە هیچ سەنەدێکی قانونی هیچ پاڵپشتێکی قانونی هەبوو بێت. ئەو حیزبانە هەر ئەو حیزبانن کە ماوەیەک شەڕی ناو خۆیان کردووە پەرلەمانیان داخستووە یعنی لەبەرەوەی ئێستش بەلایەنەوە ئاسایی هەڵبژاردن لە پەرلەمان لە هەرێمی کوردستانە نەکەن بەگەر فشارە دەرەکیەکان کاک پشدەر گەری یارمەتیم بی هەڵبژاردن چ شتێکە گۆڕێ لە هەرێمی کوردستانی عێراقدا بەڕای تۆ یعنی چەندان هەڵبژاردن کراوە شتێکی ئەوتۆ لە سیستمی فەرمانڕەوایەتی هەرێمەکەدا نەگۆڕاوە؟ وەڵاهی من وای نابینم یعنی ڕۆژانێک یەکێتی و پارتی تقریبا 50/50 یعنی 100 کورسەکەی پەرلەمان یەکێتی و پارتی بوو. ئێستا یەکێتی و پارتی یعنی دابەزیون بۆ کەمتر لە 70 کورسی کەمتر لە 70 کورسیان لە پەرلەمانی بەشێک لە هاوپەیمانەکانیشان بەوانی کە زۆریش لە خۆیان و نزیکن لە پەرلەمانی هەرێمی کوردستانە هەیە. سەرباری ئەو يعني بديلي هالبجاردن هر هالبجاردنه يعني بديلي هالبجاردن يعني شتێکی تر نییە يعني خەڵک پەنای بۆ ئەنواعی ڕێگا ئەنواعی ڕێگای بۆ دەربڕینی ناڕزایەتەکانی تاقی کردوتەوە هەموو ڕێکارەکانی خۆپیشاندانی مەدەنی و خۆپیشاندان و مانگرتن و يعني نووسین لە سوۆسیال میدیا و لە میدیاکان و یعنی لە هەموو ئەمانەی تاقی کردوتەوە. ئێستا کاتی تاقیکردنەوەی کارتە بەهێزەکەیە کە هەڵبژاردنە یعنی ئەگەر هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە نەکرێ پێم وایە ناڕزایەتی خەڵک بەرەو قۆناغێکی تر دەڕوا بەرەو ئاراستەیەکی تر دەڕوا. بۆیە باشترین چارەسەر ئەوەیە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێ لەلایەک لەلایەکیش دوای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یەکێتی و پارتی ناچار بکرێن ئەنجامی هەڵبژاردنەکان قبول بکەن. ئەمە خۆی یەکێکە لە پرسە گرنگەکانی ئەمە لە زۆر هەڵبژاردننی پێشووی هەرێمی کوردستانی عێراقدا بینیمانە هەرە لایەنە سیاسیانە خۆیان هاتوونەتە سەر کەناڵەکانی میدیا لە ڕێی تەلەڤیزیۆنەکانەوە یەک ئەوی تری گونابار کردووە بەوەی کە فێڵوتەڵەکە کراوە لە هەڵبژاردنەکەدا. اینجا لێرەدا پرسیارە گرنگەکە لای منەوەیە خەڵک چۆن متمانە بە هەڵبژاردن بکە، خەڵک چۆن بتوانێت بچێت دەنگ بدا، خەڵک دەنگ بە چی بدا بەو بێ متمانەیە؟ دەزانی ئوستاس لە هەڵبژاردننی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا هەنگاوێکی زۆر دڵخۆشکەر بینرا ئەویشەوە بوو کە یەکێتی و پارتی و
دوتنەوەی گۆڕان نەیانتوانی تەزویر بکەن بە حکمی ئەوەی کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق سەرپەرشتی دەکرد بە حکمی ئەوەی نەتەوەی گرتوەکان و یەکێتی ئەوروپا و ویلایەتە یەکگرتووەکان ڕەقیب و چاودێر بوون بەسەر هەڵبژارنەکانەوە هەر بۆیە دەبینینەوە سێلایەنە لە هەڵبژارنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 2021 مقارنەتەن بە هەڵبژارنی 2018 نزیک بە 700,000 زیاتر لە 700,000 دەنگ کەمیان کردووە نە لە ڕاستیدا ئەم دەنگانە کەمیان نەکردووە بەڵام ئەوە بوو لە 2021 ڕێگای ساختەکاری و گزی بەو لایەنانە نەدرا بۆیە نەیانتوانی ئەو دەنگانەی کە لە 2018دا بۆ خۆیان نووسی بوویان لە 2021 جارێکی تر ئەو دەنگانە بۆ خۆیان بنووسنەوە یان بەدەستی بهێننەوە بۆیە ئومێدەکە لەسەر ئەوە هەڵقاوە ئێستا گۆڕانکاریەکان بەو ئاراستەیەن ئومێدەکان بەو ئاراستەیەن کە گۆڕانکاری لە ڕێگەی سندوقی هەڵبژارنەوە بێت سندوقی هەڵبژاری چۆن گۆڕانکاری لە ڕێگەوە دروست دەکرێت لەو ڕێگەی کە یەکەم کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق وەکو باز دەکرێت ئێستا کە ئەوانیش بەشدار دەبن لە بەڕێوەچوونی هەڵبژارنی پەرلەمانی کوردستانە خاڵی دووەمیش ئەوەیە کە بەڕاستی پشت بە داتا و بایۆمەتری کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق و ئامارەکانی وەزارەتی پلاندانانی عێراق دەبەسترێت خاڵی سێمیش ئەوەیە کە ئێمەمان دەیبینین فشارێکی گەورەی کۆمەلگای نێودەوڵەتی و چ لە یونامی چ لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و چ لە هەڵپەیمانەکانی لە یەکێتی ئەوروپا بینین کە فشارێکی گەورە دەکەن بۆ ئەنجامدانی گەورەیە لەلایەکەوە گەر یارمەتی بێ بەداخەوە کاتمان نەمان من زۆر سوپاست دەکەم بۆ بەشداریەکەت سوپاس و پێزانینم زۆر سوپاس بەهۆی کۆنتڕۆڵکردنی سەرچاوەکانی ئاو و هەروەهاش ڕێگەگرتنەوەی ئاوی چەمەکان لە ناو تورکیادا بڕژێنە ناو ڕووباری فراتەوە هەر بۆیە ناتوانرێت سوود وەربگیرێ لە بەنداوی ڕۆژاوا لە سووریادا کارمەندانی بەنداوەکە دەڵێن بەهۆی کەمی ئاوەوە ناچارن بۆ یەک هەفتە وزەی ئەلکتریک لە ناوچەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا ببڕن و دەشڵێن بۆ هەندێک شار دەتوانن تەنها 4 کاتژمێر ئەلکتریک دابین بکرێ ئەگەر تورکیاش بەردەوام بێت لەسەر هەمان ئەو سیاسەتەی بڕینی ئاو ئەوان ناچارن ئەو 4 کاتژمێرەش لابدەن. ji ber qutkirina Tirkiyê ji ava Cemê Firat ra û kêmbûna rêjeya avê, bendava Rojava ji bin xizmetê derket û rêveberiya bendavan a Bakur Rojhilatî Sûriyê neçar ma got elektrîkê heya hefteyekê li ser bajarên Bakur Rojhilatî Sûriyê qut bike. Li gorî got serokê elektrîkê ya bendava Rojava Mustafa Abdurrahman ji dengê Amerîka ra got. Got piştî hefteyekê dê rojê 4 saetan elektrîkê bidin bajaran û ger Tirkî avê bernede, ew ê neçar bimînin got saetên wê hîn kêmtir bikin. اما ساعات حفتان ضحايا ساعات 11 اما 4 ساعتان اما بنداوي بيخن طبعا ذاتن بان يعني ام باف 4 ساعتان نكتيرك وبي ملت كاري خبيك بينين بس اما ام بكيمبونا رجا افي يا دوله ترك سر ملت رجاوا ما هیچ تمهير 4 ساعتان ام بيخن جبر کیمبونا رێژەیە avê û rawestandina karê bendavê rojê kêmtir ji 5 saetan elektrîk digihêje bajarê Kobanê. Rûniştvanê Kobanê Hikmet Ehmed dibêje got ji ber tinebûna elektrîkê welatî neçar dimînin got mîtorên elektrîkê bikar bînin. Lê bikaranîna van mîtoran gelek zehmetiyan çê dike. Berê kerebe hebû yani mîtor xiraban û kesî mîtor vê naxistin. Niha kerebe tune مرويد مثلا 2 ساعات 3 ساعات هي اون بيرج مثلا وخلق مجهول دبي ميتورا تشيدكي انجي ميتورا ما تشيدكي دمشلن هروها خالد بکی ji dengê Amerîka ra gazincên xwe anîn ziman û got çareserkirina vê pirsgirêkê erka rêveberiya elektrîkê ye û bang li wan kir got di zûtirîn dem da çareser bikin. Ne ambîroj me ra min dikin ne kerebej me ra min dikin yani di tiştoj me ra çorokê bibînin ji vê kerebê ro ku vo mileto helok bû bê kerebe. Alem jî gî nikone ambîro teman bibe îyonî îmkonî xwe bibe ambîro be îmkonî xwe tune be dîsa wê bê kerebe mo. Em dixwazin helekê ji me ra were dîn bo mesulî ser kerebê kî ye kî dibe bira me ra çorokê bibîne ji vê kerebê em dîdin mirin bê kerebe. Hêjayî gotinê ye got li gorî hevpeymana parvekirina ava Cemê Firat ya di navber Tirkî û Sûriyê da di sala 1987 da di vê disanê da 500 mitr sêkoşe av derbasî erdên Sûriyê bibe. Lê Tirkî vê hevpeymanê bin pê dike û rêjeya avê gîhandiya asta tinebûnê. Mahmud Balî dengê Amerîka, Kobanê.
میشل یو ایوارا یکشمه خلاط آسکاری یا باشترین اکتر ورگرت جبو فیلم Everything Everywhere All at Once. اکتر اجدایک بویا مالیزی بو یکم جنا آسیایی کو خلاط آسکاری جبو باشترین اکتر وردگره لدور رولا ویا پرآلی دوی فیلم پرآلی دا. یو ته پشت سرکفتنا یو ته پشتی 9 سالی جه سرکفتنا اکتر سپی لویس راینر ده همان ریزه ده. بینرین هجال ور ام دیگن داویا کرد کنشین تا جارکدن هر شادو بختور بن. هل خوشیا جت عم بیلی.